الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، صلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين. سلام ورحمة لخوشبوني ذاتي باشي الله برجة سرهم ولاكمان بنران وبسراني برز خوشويست برزان بيم خوشا لا توري كورت بيامي كورت بما خزمت اوي برز خوشويست باسي گرینجی و گەورەی لابردنی ئەزیەت و ئازار لەسەر مسلمان و لەسەر خەڵکی بەگشتی بکەین لە ئیسلامدا و پەیامێکی کورتان پێ بگەین ئینشاء الله تعالى. سەرەتا ئەگەر ئێمە بمانێ ببین بە خۆشەویستی رب العالمین دەبێ بەڕاستی چاکە کار بین، وەکو ذاتی پاکی الله دەفەرمێ و ئەحسینوا إن الله يحب المحسنين. چاکە کار بن چونکە بەهۆی ئەو چاکەی کە دەیکەن جا ئەو چاکەیە لابردنی ئەزیەت و ئازاری لەسەر مسلمانێکی یان بە تێگەیشتنێکی مەفهومێکی گشتی هەر جۆرە چاکەیەک بی بەهۆی ئەو چاکەی دەبن بە خۆشەویستی رب العالمین. الله ئەکبەر چەند گەورەیە بە ئەنجامدانی کارێکی بچووک بەڵام فەزڵێکی گەورە بەدەستبێنی کە بریتە لە ڕەزامەندی رب العالمین و ڕیضوان من الله ئەکبەر کە هەموو هەدەف و ئامانجی ئینسانی بڕوادار ئەوەی ڕەزامەندی ذاتی پاکی الله بەدەستبێنی. بۆیە هەندێک کار و کردەوە هەیە بەڕێزان ئێمە بەڕاستی زۆر ینی لە بەرچاومان بچووکەوە لە پێش چاومان بچووکە، بەڵام لە لای ذاتی پاکی الله زۆر گەورەیە، وەکو فەرمێ وتحسبونه هينا وهو عند الله عظيم. ئێوە کاتێک کارێک دەکەن بۆ نمونە دەست بەسەری منداڵێکی یەتیم دادەینی، بۆ نمونە دڕکێک بەردێک دارێک لەسەر ئازاری ڕێگای مسلمانێکی لا دەدەی، لەوانەیە ئەتوو بە شتێکی زۆر بچووک سەیری بکەین، بەڵام وهو عند الله عظيم، بەڵام لە لای رب العالمین زۆر گەورەیە. هەتا بەڕێزان سەرتان ڕادەکێشم بەوە ئەو کورتە ڕووداوی کە هەر لە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتووە کە ئەفەرمێ کاتێک کە پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه وسلم لە سەفەری ئیسرا و میعراجدا بەرزی ئاسمان بووە، ئەفەرمێ یەک لە دیمەنەکانی بەهەشتم دیت، کەسێکم دیت لەناو بەهەشت لەناو ئەو میسک و زەعفەرانە گەوزی دەدا، واتە ینی لە دڵخۆشیان خەندەی دەکرد و دڵی خۆش بوو گەوزی دەدا، ئەوەندە دڵخۆش بوو. ینی جا لەو کاتی بە جوبریلی برام فەرموو ئەی جوبریل ئەوە چه کار و کردەوەیەکی کردیە؟ ئەو کەسە ئەو پلە و پایە گەورەی بەدەست هێناوە ئاوا دڵخۆشە. فەرمی ئەوە ڕۆژێک دڕکێک یان دارێک کە بۆ مای ئەزیەت لە بۆ مسلمانان، ئەین دارێک کە لەوانەیە شتەکە زۆر ئەمە بە چاوێکی بچووک تەماشەکەین ببۆ ئەزیەت لەسەر مسلمانان. فەرمی ئەوەی لابردیا لە مقابلی ئەوەی رب العالمین بە پانتایەکی بەهەشتی دایتێ ئەوەندە دڵخۆشە لە خۆشیان گەوزی دەکە. سبحان الله. ینی بەڕاستی ئەو ئیسلامە هەمووی ڕەحەمات هەمووی بەرەکاتە ئەگەر بێت و ئێمە دەستی پێوە بگرین. بۆیە پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه وسلم ئێمەی ئاگدار کردو، فەرمی ئیاکم والجلوس على الطرقات، فەرمی ئامان ئاگدار بن نەچن لەسەر ڕێگا و بانەکان دابنیشن. ئەصحاب گوتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوە ڕێگامانە، ئەوە جێگامان، یعنی ئەمە جاری ئەوە بەکاردێنین ئەو شوێنان لەسەری لی دادەنیشین. فەرمی مادام وایە حەقی ڕێگا بدەن. جا گوتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەقی ڕێگا چییە؟ پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه وسلم فەرمی حەقی ڕێگا چەند شتێکە. یەکەم چاوی خۆتان بگرنەوە، چای خۆتان بپارێزن، و دووەم فەرمووی ئەزیەتی خەڵکی مەدەن. بزانە ئەزیەتی خەڵکدان ئەو جا ئەگەر بێت و ئەمە ئەو فەرمودەی بە مەفهومی مخالەفە وەرگرین، ئەزیەتدان ینی پادە سزایەکی هەیە، بەڵام ئەگەر لابردنی ئەزیەت و ئازارەکە دەبێت پاداشتە چەمی. و پاشان فەرمووی ئەمرکردن بە چاکە، ڕێگریکردن لە خراپە، ئەوانە هەمووی ئەوەی حەق و مافی ڕێگای دەبی بدەیت. جا بەڕێزان بەڕاستی ئەگەر تەماشای شمولیەتی و ئیسلامی بکەین، کار و کردەوەیەکی بچووک بەڵام پاداشتێکی زۆر. ئەوڕۆ مسلمانان چەندە پێویستیان بەوەی هەیە کە ئەتوو لەوانەیە زۆر بە چاوێکی کەم سەیری بکەی و تەماشای بکەی، بەڵام لەوانەیە 251 کە دەبەخشی کە دەدەیە کەسێک، ینی بە چاوێکی کەم تەماشای دەکەی، بەڵام ئەو 250 کە دەستە سەر ئەو ڕەسیدەی ڕێژەکەی ژمارەکەی زیاد دەکە. سبحان الله. بۆیە پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه وسلم کە فەرمیتو اتقوا النار ولو بشق تمرة، خۆتان بپارێزن لە ئاگری دۆزەخ وەلەو بەلەتە خورمایەکی بیت. فإن لم تجدوا، هەندێک کەسێ ناتوانین 250 ببەخشی، بەڵام دەتوانی چ بکە لە مقابل ئەوەی. فإن لم تجدوا فبكلمة طيبة، با کەلیمەی طیب ببەخشی. کەلیمەی طیب بەڕێزان کە ئەوڕۆکە خەڵکێکی زۆر لێو ببارە، خەڵکێکی زۆر دڵبەخەمە، بڕۆ ئەو خەمەی لەسەر لابە، ئەو ناخۆشی لەسەر لابە. یەک لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ لە مزگەوتی پێغەمبەری صلی الله علیه و سلم کەسێک کە هات ئەو ڕۆژە ئەو شەوی کە ئەفەرمێ
اعتکافمان کردبوو لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و کە یەک نوێژ لەوێن دەرێ بە 1000 نوێژ هەیە پاداشتەکەی لەو کاتێ هات گوتی عەبدوڵڵا بۆچی لەگەڵم نایی بچین ئەو کار و کردەوە یارمەتیم بدەی دەستباری خێرم لۆ بگری وتعاونوا على البر والتقوى ئەفەرمێش لەگەڵی ڕۆشتم لە ڕێگادا تووشی کەسێک بووم وتی ئای عەبدوڵڵا ئەی ئەتوو اعتکافت نەکردیە لە مزگەوت بمێنەوە طبعا اعتکاف یعنی کردەوەکی تایبەتە تەنها لە مزگەوت دەکرێت جاگوتم ئەی گوێ لە پێغەمبەریش نەبووە صلی الله علیه وسلم ئەفەرمی هەر کەسێک بەدەم موسڵمانێکی بچی یعنی خەمەکەی لەسەر لابە کار و کردەوەکەی لۆ جێبەجێ بکە ناخۆشەکەی لەسەر لابە ئەفەرمی خێری زیاتر و پترترە لە چی مانگەکمانەوە لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە شەوەکان شەو نوێژی بکەی بە ڕۆژەکەش بە ڕۆژی بکەواتە بە ئەو کردەوە گەورە لە دەستە خۆمان نەدەین هەموو لایەکمان بەڕاستی ئەگەر شەمعەکی دابەگیرسێن دینیا هەموو ڕووناک دەبی یەک گوڵی هەر یەکمان گوڵێکی بین دینیا دەبتە گوڵ و گوڵزار کەواتە هیچ شتێکی خۆت بەکەم مەزانە بۆیە ئەمە بەڕاستی دەبی دەست بە هەموو کار و کردەوە جوانەکان بگرین کە ئیسلام لێوان لێوە لە کار و کردەوەی جوان والسلام عليكم ورحمة الله وبركاته